گفتوگوی ئەمڕۆمانە باز لە پاک و خاوێن ڕاگررتنی دەم و ددانەکانمانەکەین. ئێمە چۆن بتوانین دانەکانمان بە پاکی ڕابگرین بەگشتی ئەو هەویرەی کاڵێ بژێرین ئەبێت چۆن بێ، فڵچەکە چۆن بێ، کاریگەری خواردن و خواردنەوەکان لەسەر ڕنگ و تەندروستی دانمان چۆن ئەبێت، چەندە گرنگە ئێمە چەند مانگجارێک سەردانی پزیشکی ددان بکەین بۆ ئەوەی لە تەندروستی دانەکانمان دڵنیا بینەوە. هەندێک کەسەیە بۆنی ناخۆشی دەمی هەیە، با بزانین ئەمانە هۆکارەکەی چێ، بۆی کە کۆمەڵک زانیاری ورد لەسەر ئەم بابەتانە وەرگین. ئێستا زۆر بە خۆشحاڵی میوانداری بەڕێز دکتۆر دلێر عەلیمان کردو کە بەڕێزیان پسپۆڕی نەشتەرگەری و نەخۆشیەکانی پووک و ددانن. دکتۆر سڵاو لێ بێم، کاتۆ باش. زۆر سپاس بۆ تۆ. دکتۆر بە شێوازێکی گشتی ئێمە چۆن و بە چ شێوازێک بتوانین دەم و ددانەکانمان بە پاک و خاوێنی ڕاگرین؟ شێوازی پاک و خاوێنی ڕاگررتنی دەمودان ینی بەگشتی هەمومان ئەبێ بەکاری بێنین فڵچە و دەزووی دانە. ڕاستی هەموو پزیشکێکی دان ئامۆژگاری خەڵک دەکات بۆی کە ڕۆژەی دووجار بە فڵچەی دان دەمودانی بشە و ڕۆژی جارێکیش دەزووی دان بەکاربێنین. دووجارەکە بە کەی و کەی بێ دکتۆر؟ بەگشتی شەوان پێش نووستن و بەیانیان باشترێکە پێش نانی بەیانی بێت بەکاربهێنرێت. باشە دکتۆر، دوو بۆچوون هەیە، کێگەڵە پێش نانی بەیانی، کێگەڵە دوای نانی بەیانی، ئەمایان چۆنە؟ بەڵێ هۆکارەکەی ئەوەیە نانی بەیانیان بە زۆری خواردنەمەنی ترش بەکارهێنرێت. ئەو ترشە تەسیرەکەت لەسەر کاریگەریە بێت لەسەر مینای دان. تۆزێکە هەندێک جار لیمۆیەک شتێک ئەخۆین بۆ نمونە کاریگەریەکەی بە ئاسانیە بینین کە دان زبرە بێ. جاکە دوای دانیشتن فڵچەی دانەکە تۆزێک لە مینای دانەکە ڕەنگە ببات، با نەڵێنی زۆریە با بەس کاریگەریەکی خراپی بێت لەسەرین، بۆیە باشتر وایە بەیانیان پێش نانخواردن بێت. و شەوانیش پێش نووستن بەڕاستی حەقی بەوە هەیە کە شەوان لیکی دەم کەمە بێتەوە، بەکتریا بەباشی گەشەکە. تۆ بۆی ئەم کاریگەری پێچەوانێک بیتەوە، شەوان پێش نووستن بڕێکی فلۆرایدی باش لەسەر دانەکان کۆ بێتەوە. و کە کۆ بۆەوە لیکی دەمیش کەم بۆەوە ئەوانەی بەکتریا گەشە ناکە لە ناو دەمانە. ئەنی کاریگەرەکەی هەویری دانەکە زۆرە بێت لەسەر دان بەباشی، سوودی باشترێ بێت لەسەر دەمودان. زۆر باشە دکتۆر، چەند گرنگە پێشەوەی کە ئێمە بیلەوەکەین و پاک و خاوێنی ددانەکانمان ڕاگرین، هێر کەسە بۆ کەسێک کە جیاوازە بیلەوەکەین و پرس بە پزیشکی وەکو بەڕێستان بکەین جۆری پوچی من، جۆری دانی من پێویستی بە چ جۆرە هەویرێک هەیە، چ جۆرە فڵچەیەک هەیە، ئایا فڵچەی نەرم بێ، فڵچەی تۆزێت زبرتر بێ، تاوەکو بتوانم هەم دانەکانم پاکراگرم هەم زیانیش بە پووکم نەگەێنم. ئەمە چەند گرنگە پێشەوە پرسیاری لەسەر. بەڕاستی لە ڕووی هەڵبژاردننی فڵچەی دانەوە هەویرەکەشی یەکەم لە ئێمە ئەگەر بەراوردی نێوان فڵچە و هەویری دان بکەین، کاریگەری سەرەکی بۆ فڵچەی دانە، کاریگەری لاوەکیە بۆ هەویری دان. ئەنێگە تۆ نەتوانی بەکتریا لەسەر ڕووی دانەکان پاکەیتەوە، ئەو کاتە کاریگەری کە تۆ نابینیت لە هەویری دانەکە بۆ سەر دانەکان سوودی هەبێت. کە تۆ دانەکان باش پاک کردەوە ئەو کاتێ بۆ نمونە فلۆراید کە لە پێکاتی هەویری دانەکەی ئەتوانێت سوود بە مینای دانەکەت بگەێنێ. ئەگناچینێکی بەکتریا لەسەر دانەکەت بێ کاریگەریەکی ئەو تۆت نەبێت لە دانشتنەکەیە، ئەو کاتە سوودی فلۆراید ناگاتە دانەکانمان. بۆیە هۆکاری میکانیکی وەکو فڵچەی دەزووی دان ئەتوانین بڵێن ڕێژەیەکی زۆر کاریگەری ئەبێت تاوەکو لە چاو هەویری دانە. ئەمە یەک. بەنسبەت هەڵبژاردننی فڵچەی دانەوە، فڵچەی دان جۆرە و جۆرە بینین لە بازاڕە، بەڵام بەگشتی ئەوەی کە ئامۆژگاری پێکرێ فڵچەیەکی بچووک بێ، ئەنی سەری فڵچەکە بچووک بێ بۆی بگاتە هەموو شوێنێکی ناودەم و ڕیشاڵەکانیشی نەرم بێت. دکتۆر هەیە پێچوانەوە بەکارێنێ فڵچەیەکی زبر بکڕێت، وا هەستەکەن کەیترەمە بەم فڵچە زبرەکە بەکاری بێنین دانەکان زۆر پاکە بێتەوە. بەداخەوە ئەمڕۆ بۆی بەکارێنانی فڵچەی زۆری زبرەوە ئەبینی زۆرێک لە ملی دانەکان لێ ڕۆشت و سواوە. ئەین ڕۆژانە لە کلینیکە نەخۆشێکی زۆرە بینین کە دانەکانی سواوە. بەتایبەتی لەم دۆخی ئەمڕۆیە بەڕاستی خەڵک دۆزێک ڕووی دەرونیەوە زۆر ئەوەیە سترێسە، زۆر بەتوانیش ئەنی فڵچەکەی لێدا. باشتر وایە ینی فڵچە لە پووکەوە بۆ دانەکان بە شێوازێکی سەلامەت بێ، لە پووکەوە بۆ دانەکان بێ 15 بۆ 20 جار لەسەر خۆی لێبە، ئەو کاتێت دەقەکە ئەخایانە. بەڵام بەداخەوە بە زۆری دانەکانی پێشەوەی زۆر گرنگی پێەیە، دانەکانی دواوەی کەمتر گرنگی پێەیە. باشتر وایە بەگشتی بەنسبەت پرسیارەکەتەوە پزیشکی ددان ئەتوانێت دیاری ئەوە بکات چی جۆرە هەویرێکی دان بەکاربێنێ. بۆ نمونە ئەوەی کە مەترسی کلۆری زۆرە، ئەو جۆرە هەویری دانی بۆ نووسێ کە بۆ نمونە فلۆرایدی زۆرتیا لای هەمومان ئاشنایە و ئەو کەسانی کە پووکیان نەخۆشە بۆ نمونە یا بۆنی دەمیان هەیە
هەموو ئەو جۆرە هەویریدانانە بەردەستن ئەمڕۆ لە بازار هەرێکە بۆ پێویستێکی خۆی بەکاری بێنێت. باشە دکتۆر هەندێک کەسمان هەیە ئەو فڵچە و هەویرەشی کە بەکاری هێنێ بە خۆشحاڵی فڵچەکە پشتی فڵچەکەش بۆ زمانە ئەگەر بۆ توێژاڵی کە لەسەر زمانە بەکارێ ئێستا گیراوەشمانەیە بەدەر لە فڵچە و بەدەر لەوەی کە پێڵی خەرخەرەکە بیکەی هەندێک کەسێ هەستیاری پوچیە یاخو هەر کە فڵچە بەکارێنێ ئەڵێ هێڵم جێمەوە یاخو زۆر جار خوێنێکی زۆر لە پوچیە ئەتوانین بڵێن غەرغەرە ئەو گیراوانە جێگەی فڵچە و هەویری دانەگرێتەوە بۆ پاکردنەوەی دانەکان وەکوتمان نا هەویری دان و نا گیراوەی تێوەردەری دەمودان بە شێوەیەک جێگرەوەی فڵچە و دەزوودان نابێت لەماڵێن کاریگەری سەرەکی لەسەر پاکوخاوێنی دەمودان ئەگەڕێتەوە بۆ هۆکاری میکانیکی وەکو فڵچە و دەزوودان بۆش ئەو کاتە ڕۆڵی هەویری دانەکە دێت ئەگەر دەمودانەکەمان پاک بووە لە بەکتریا لەسەر ئەو شەڵۆکە لەسەر دانەکە دروست بووە ئەو کاتە کاریگەری هەویری دانەکە ئەبینین یا گیراوەی دانەکە ئەبینین لەسەر دەمودان بۆ پرسیارش کە باسی هەستیاری دانت کرد هەستیاری دان بەڕاستی ئەوش بۆ نمونە هەویر و با بڵێن گیراوی خۆی هەیە بۆ کەمکردنەوەی ئەو هەستیارەی کە لەسەر دەمودان هەیە بە زۆری بۆ نمونە ئەو هەویری دانانەی کە ستریتی تایە بەکارهێنرێت بۆ نمونە هەستیاری دان ئەوانەی پایرۆفۆسفێتی تایە بۆ سپیکردنەوەی دان بەکاردێت یعنی ئەمانش کەڵێن بۆ سپیکردنەوەی دان بە زۆری ئەو مادی ڕوشەنەری تایە بۆ ئەوەی کە نێڵێ دانەکان ئەو ڕەنگە لەسەر دانەکەی لای بات ئەو هەویری دانانی کە بۆ نمونە پێرۆکسایدی تایە ئەوانە دان سپیەکەنەوەوانە پێوتێ بلیچی تایە پێکاتی بلیچ تایە ئەمە دانی سپیەکاتەوە بەڵام ئەمەش نابێت زۆر بەکار بهێنرێ بەڕاستی ئەو هەویری دانانی کە بۆ سپیکردنەوەن بەڕاستی لەگەڵ ئەو فڵچە زبرەیە کە بەکاری هێنی ڕاستە لە سەرەتای کاریگەریکی باشێ بێت وەکو کورتخایەن کاریگەری باشێ بێت لەسەر سپیکردنەوەی دان بەس بۆ ماوەیەکی زۆر دانەکە زۆر زبرە بێت ئەبینە دانەکەی خێرا ڕەنگگرێت لەبەرەوە بانی بە دوور بن لەوە باشترێکە بۆیە دایما ئەوترێت ینی هەویرێکی دانی ئاسایی بەکار بێنێ لەگەڵ فڵچەیەکی نەرمە کامترین زیانێ بێ بۆ ئەوە لەسەر ئەو قسەی بەڕێزت ئێستا لە زۆرێک لە پێیجە ئۆنلاینەکانە ڕێکلام بۆ جۆرە هەویرێکەکرێ ئەڵێ لە ماوەی کەمتر لە 7 ڕۆژە نەتیجەیەکی زۆر باش بەدەستێنی کەواتە وەکو تۆتت بەکاری نهێنین ئەو جۆرانە باشترە هەتا پرس بە پزیشکێک نەکەین دکتۆر ئەی باشە دامپاکردنەوە لە لای ئێوەی پزیشکان ئەمە چەند مانگ جارێ گرنگە ئەنجام بدرێ و هەروەها لەگەڵ ئەم پرسیارە شاباسێکی ئەومان بوو بکە ئەو پاکردنەوەی کە لە لای بەڕێستان ئەنجام ئەدرێت زۆر کاترسێکی ئەوە لە لای هاوڵاتیان دروستە کاڵە ڕەنگە بەشێک لە مینای دانەکەم بەرێ ئەمە ڕاستە یا خودنا بەڕاستی ئەگە سەلامەتترین پاکردنەوەی دان بکرێت بەشێک ئەزیان بە دانەگەێنێ چەند مانگ جارێگە بێ بکرێت دکتۆر جارێ وەڵامی ئەومان بەرەوە بەنسبەت چەند مانگ جارێک شتێکی وان نییە لە هیچ توێژینەوەیەکە و لە هیچ کتێبەکە نییە بڵێ چەند مانگ جارێک تۆ دان پاکەیتەوە ئەڵێ بۆ نمونە 3 مانگ جارێک یا مانگی جارێک حتا یا 6 مانگ جارێک ساڵی جارێک سەردان کە بەپێی مەترسی نەخۆشی ئەو کەسە ئەتوانێت دیاریکی ئەگینا هیچ هۆکارێکمان نییە ینی هیچ با بڵێن شتێکمان نییە تۆ بڵێ 6 مانگ جارێک دانەکان پاکەرەوە باشە پاکردنەوەی دان بەشی خۆی ینی زیانی هەیە بۆ سەر مینای دان تۆ مادەی ڕوشەنەر بەکارێن ئەم ڕوشەنەرە تەکید کاریگەریە بێ لەسەر مینای دان بەڵام ئەمانەیەوە نییە خەڵکی دانی پاک نکاتەوە دان پاکردنەوە تۆ کلس و ڕەنگە لەسەر دان کە کۆ بێتەوە ئەوە پاکەکەیتەوە ناچی هەموو دانەکان پۆلیشکی هەموو دانەکان پاکەیتەوە بەپێی پێویستی ئەو جێگاتە دکتۆردان پاکردنەوە لە لای ئێوەی پزیشکان زەرەر بە مینای دانەکە ئاگەێنێت ئەبا بەو شێوەیە ینی با بڵێن مەترسەکە دروست نەکەین بەڵام پاکردنەوەی دان هەچۆنێک بێت کەمێک مینای دانە ڕوشێنێک واتە زبریەکە چکە تۆ چی بەکارێنی پۆلیش مادەیەکی زبرە تۆ دانەکەی پێ پۆلیشەکەی هەسەکەم لێرە جوان ئەم شتە ڕوون بکەمەوە هەدوان پاکەکەیتەوە بە پاکردنەوە کەمێک مینای دانەکە زبرە بێت پێویستی بە 2 مانگ هەیە بەلای کەمەوە ئەگەر دەمودانی بە پاکخاوێنی ڕایگرێت بۆ ئەوەی ئەو زیانە ساڕێژ بێتەوە بۆیە زۆر کەس گلەی ئەوە کە ئاڵەی دانم پاک کردوێتەوە و دوای دانەکانم زیاتر پەڵەی کردووە ڕەنگی کردووە تاکید بنەمایەکی هەیەەوە ئەو 2 مانگە بۆ چێ بێت چاوەڕێکی دکتۆر 2 مانگ یانی تۆ بۆ نمونە ئەو هەویری دانە بۆ منە فلۆرایدی تایە کریستاڵی تری کانزای تری تایە وەکو فۆسفات و کالیسیۆم ئەمانە مینای دانەکە ساڕێژەکەن بۆ ئەم لە دنیا ئەمڕۆیە شتێک ناوی پێوترێت سەلەکتیڤ
پۆلیشن یا سلکتیو بابن پاکردنەوەی تقریبا ینی ئەو شوێنەی پێویست دەکات و پۆلیشەکەیت و پاکەکەیتەوە ناچی سەرپای دانەکان پاکەیتەوە چکە ئەو شوێنی کە دانەکەی ڕەنگی نەگرتووە هیچ پاک و خاوێن هیچ پێویست دەکاتەوە بچی پۆلیشکی پێویست ناکات. باشە دکتۆر بابەتێکی کە هەیە کە باسی دانەکەین بەڵام باسێکی پووکیش بکەین زۆر کەس هەیە لە شۆردنی دانا یاخود لە بەپێی تەمەنی پوچی سەرەکەوێت ئەم پوک سەرکەوتنە چییە؟ بەگشتی دوو هۆکاری سەرەکیە بۆ ڕۆشتنی پوک بەشێکی بەوەی هەوکردنەوەیە و بەشێکی زۆری بەهۆی زۆر پاک و خاوێنی ئەو کەسێوەکە دەمودانی ینی زۆر تەمەەن دەوری نییە دکتۆر تەمەەن ئەتوانێت بە هۆکارێکی مەترسی ناوی بەری نەک بە هۆکاری سەرەکی چکە تا تەمەەن زۆرە بێ بەرکەوتت بەرامبەر بە فڵچەی دان و بە ناخۆشی پوک زیاد دەکات لەبەرەوە تەمەەن هۆکارێک جۆری شۆردنەکە کاریگەری نییە دکتۆر بۆ نمونە لەوەی کە پوک بەرەو سەرکەوت بەرەو بەرزینە ڕوات یاخو هەوکردنی بۆ نەبێت چکە ئەوی بەڕێزەڵێن ئەبێ شوازی فڵچەکە لەسەرەوە بۆ خوارەوە بێت چەند جارێک بەڵام هەندێک جار خەیاڵمان ڕۆشتووە بە هەوزی خۆمانە هێنین و ئەی بین لە ناو بۆی ئەڵێنانی فڵچەیەکی نەرم بەکاربێنێ باشترێکە لەوەی فڵچەیەکی زبر بەکاربێن بۆی لە کاتی ئەو خەیاڵ ڕۆشتن و ئەوەیە کاریگەری کەمتر هەبێ لەسەر ینی جاری وایە ئەبینم ینی خوشکێکم یا برایەکم دەمودیانیان نەشوان ینی لە دووری دەمەترەوە گوێم لە عینی خشەی فڵچەکەیەتی لەسەر دانەکەیان ئەهێنیانی زۆر بە سترێسەوە دانیان نەشوان ئێمە کاریگەری خراپی بێ هەم لەسەر پوک هەم لەسەر دانەکەش. دکتۆر ئەبێ چەند خولەکمان پێ بچێت بۆ ئەوەی کە ئێمە بڵین بە شێوازێکی زۆر تەندروست دانمان پاک کردوتەوە دانمان شتووە لە ڕووی تەندروستی و چەند خولەکدان بەگشتی دوو خولەکە ئەم دوو خولەکە بەشی ئەوە ئەکات کە تۆ بەلای کەمەوە دە بۆ 15 جارێک ینی ئەم فڵچەیە لەو جێگەیە بۆ نوێ فڵچەکە دانەگە دووداندا پۆشە ڕووپۆشەکە 15 بۆ بیجارێک لە پوکە بۆ دانەکانی بەری بە لەسەر خۆم ئەنج ئەگاتە 2 دقە بە زۆربەی خەڵکەڵێ ینی 2 دقە دانوێشۆم بەس بەڕاستی لێ نزیکە بیتەوە ناگاتە 20 سانیش. باشە دکتۆر پرسیاری کەش بکەین بۆ زۆر کاتدایک و باوک هەڵەیە مناڵەکەی لە ماڵەوەی تر لە مناڵی و فێریدان شۆردنی بکانی هەردووشیان دەسەکەم بە یاریکردن دانیانەشۆم بۆی مناڵەکەشی بیشوان جا ئێستاش چەندی شێوازی جوان هاتووە لە ڕێگشت لە ڕێ ئاژەڵەکانەوە فڵچەکەی بۆ دروستکراوە و هەویرەکە چەند گرنگە هەویری تایبەت بە منداڵ خۆی بەکاربێن چکە مناڵ زۆر جار نازانێت لەوانەیە قوتی بە هەویرەکە ئەوە تا چەند گرنگە بۆ مناڵ بە شێوازێکی باش بێت و تا خۆشبەختانە ئەمڕۆ زۆربەی و هەویرانی کە هەیە لە ناو بازاڕە هەموو بەپێی تەمەنی مناڵەکە دیاری کراوە ینی بەپێی بڕی بۆ نمونە فلۆرایدی تیای نییە لە جاتی ینی هەیە حەزی بە فلۆراید نییە لە فلۆراید بۆ نمونە خراپە ئەبینە شتی تری تایە کالیسیۆم و فۆسفاتی تایە ئەوشە لە پێکاتەی دانەکەن ینی بەو شێوەیە ئەنی ئەتوانین بەپێی تەمەنی مناڵەکە ئەوە دیاریکەین وشتی سەرنجڕاکێش وەکو فەرمووت ینی فڵچە هەیە ینی جۆرە و جۆر ینی ئاژەڵی لەسەر دروست ڕەنگە هەتاکو کاتژمێری ئەوەی وەکو خۆڵە دوو خولەکە ئەوش ئەتوانێت هەڵەوگەڕیکە یا هەنێ جار مۆسیکی لەسرە بەپێی دوو خولەک ینی موسیکی لەسرە بۆ ئەو کاتە بتوانێت ئەو خولەکە تەرخان بکە بۆ ئەو هەویرەشەیە ئەگەر بیشی خوا کێشەی نییە مناڵەکە گەر زۆر جار بیری بچێ بەگشتی بۆ کراوە حتا ئەگەر قوتیشی بات ینی ئەو کاریگەری بۆ دروست نکات جاران تۆزێک زۆر ینی گرنگیانە یا بۆ مەترسی ینی فلۆراید بەس بەڕاستی لە هەندێک وڵاتە وەکو ئەمریکا ینی هەویری دانەکانی ئەوەندە ڕێژەی فلۆرایدەکەی زۆرە ئەوش بۆ هەنێ خەڵکی نووسن نزیکێگاتە 36,000 ppm بە جۆرێک لای ئێمە زۆربەی زۆری ناگاتە 1200 بۆ گەورەش. دکتۆر زۆرێک لە خواردن و خواردنەوەکان هەیە باز لەوە کەنەڵەن زۆر بەکارهێنانی خواردنەوەی چا قاوە ئەم بابەتانە ئەگەری هەیە کە ڕەنگی دان بگۆڕێت تۆ قسە و چێ لەسەرم بابەتە بەگشتی چا زیاتر دان ڕەنگەکە لە چاو قاوەیە لەبەرەوە ئەو پێکاتانی کە لە چای هەیە ئەو ترشێکە لە چای هەیە زیاتر دانەکەوا لێکە زبرکە و ڕنگ لە خۆی کۆبکات ئەین دووشتی تیا دوو سپەتیە چای یەکەم چا خۆی چاو قاوە با بڵێن پێکاتی ڕەنگی تایە لەسەر دانەکە بنیشێت و هەروەها هەنێ پێکاتی تریشی تایە و ئەکات ڕەنگی تر دروست بکات و لەسەر دانەکەیە بینیشێنێ ئەیچی بکەم بۆی ئەو کاریگەریانە لەسەردان دروست نەبێ خۆ ناکەیتر دوورکەینەوە لە خواردنەوەی ئەوانە دوکتۆر ینی من هەمیشە وتومانی بەشەر نابێت ینی ئەو بڵێن لایفستایلی خۆی بگۆڕێ لەبەر خاتری ئەوەی بڵێن چێژ لە خواردن نەبینێت چێژ خەریکی دەمودانی بێت
بەڵام هەموو شتێک ینی بە ڕێژەی خۆی ینی تۆ ڕۆژی دووجار دەمودان شوی ئەوەنە ئەو کاریگەری چاو قاوە نابێ حتا لە کاتی جیاواز شە تۆ چاو خۆیت ئەمڕۆ تەوەریەکەمە قاو بوو کە تەواو بوویتم لانە تۆ زیاو بخۆ بۆی کایزنەوەیزنە لە ناو دەمتانە مێنانی ئاوێکە خۆیت هیچ نەبێت ینی ئەگەر توانیت کێشەیەک ئەو غەرغەرەی ئاوە باشە دکتۆر دوای و خواردنەوە تۆخانە کە لە سەتاکید ینی تۆ هەر شتێک کە ئەی خۆیت ینی بڕێکی زۆر ینی ئەمێنێتەوە بۆ ماوەیەکی زۆر درێژخانە ڕاستە تۆ چایەکەت خواردو ئەوە ڕاستە لیکیش ئەیشواتەوە بەڵام ئەوەندە ینی ئەگەر ئاوک بۆ منە بە ئاوێک لە دەمت وەردەیە ئاوێک بخۆیتەوە بەدوایە تاکیید ینی تەرکیزی ئەو چایە لە ناو دەما کەمەکاتەوە زۆر باشە دەست خۆش بە دکتۆر زۆر زۆر سپاس بۆ زانیاریەکانە سپاس بۆ ئامادەبوونت وانجومان کردی دەست خۆش بە دکتۆر زۆر سپاس دەست خۆش بەڵێ